دکتۆر فرسە سۆفی ئەندامی پەرلەمانی کورسانمان کردو لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کورسان. دکتۆر شەو باش، دەمەی لەوە دەست پێ بکەم سکرتێری ئەنجومەنی وەزیران ئەمڕۆ ئاماژەی بۆ کردەڵێت سیستەمی نوێی موچە پەیڕەو دەکرێت. باشە فەرمانبەران موچەکانیان نافەوتێت، بەڵام بەشێک لە موچەکان پێدەدرێ. ئەمە چۆنە؟ بەناوی خوای گەورە و میهرەبان، سڵاو لە جەنابتان و بینەرانی بەڕێز. طبعا وردەکاری مەسلەی موچە و تەفاسیلی و موچە و دابەشکردنی و دابەش نەکردنی ئەوە پەیوەندی بە حکوومەتەوەیە. دەبێت ئەم وردەکاریانە و هەواڵی ڕاست و پشتڕاستکرا و لە حکوومەتەوەی وەرگرن، ئەوەی کە ئێمە بەشداریمان کرد لەو بوونەوانە و لەو دکتۆر ئەمان هەواڵێکی پشتڕاستکراوە سکرتێری ئەنجومەنی وەزیران لە ڕووماڵەکانی NRTدا بڕوونی بۆ خۆت ڕەنگە کلیپەکەشت بینیمێ دەڵێت بۆ لەمە دووە بەشێک لە موچەی فەرمانبەران دابەشەکرێت. بەڵێ بەڵێ ئەمە دەزانم، مەبەستم ئەوەیە چەند پاشەکەوت دەکرێت، عەدەدەکەی چۆنە، تەفاسیلەکەی هەتا ئێستا لە ئەنجومەنی وەزیران بڕیاری لەسەر نەدراوە. ئێوە ئاگاداری بوونەوەیکی ئەنجومەنی وەزیران بڕیاری لەسەر دەرێت. بەڵێ ئێمە لە وەرکشۆپەی کە لە هۆڵی شەی سەعد عەبدوڵڵا ئەنجام درا لەوێ تەنها لە سەر ئاستی ڕاوێژکاری کۆمەڵێک خەڵک بەشدار بوون و ئێمەش لەوێ بووین. دیارە تاوتوێ ئەوە کراکە لە هەر بڕیارێک کە حکوومەت بیدات لەسەر ئاستی تەقەشوف بێ، لەسەر هەر بڕیارێکی تر بێ پەیوەست بەم قەیرانەداراییە دەبێ خەڵکی هەژار و کەم دەرامەت کەمترین زەرەری پێبگاوە. ئێمە هەمیشە تەکیدمان لەوە کردوتەوە و کاتێکیش لە سەرەتا ئێمە لەگەڵ برای بەڕێزم کاگۆران ئازاد بە دوواداچوونێکمان کرد لە ماوەی 2 مانگ، دیسان لەوێش تەکیدمان کردەوە کە دەبێ هەموو ئەوەی دەیکەین، هەموو ئەوەی هەوڵی بۆ دەدەین لە پێناو ئەوە بێ کە خەڵکی هەژار و کەم دەرامەت و موچەخۆری کوردستان بتوانێت بژێت و بتوانێت لەم قەیرانە سەختەی تێکەوتووە دەربچێ. دیارە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بەڕاشکاوانە بەم شێوەی خوارەوە ڕوونکردنەوەی بۆ ئێمەدا. گوتیان ئێمە بۆ موچە مانگانە پێویستمان بە 870 ملیار دینار هەیە، لە بەرامبەر ئەوە تا بەلایەنی کەم 4 مانگی تر ئێمە تەنها مەبلەغی 450 تا 500 ملیار دینارمان دەست دەکەوێت. مانای وایە نیوەی موچەی فەرمانبەرانمان هەیە، نیوەکەی ترمان نییە. ئەوەیان ڕوبەڕووی ئێمە کردەوە. ئایا بە 2 مانگ جارێک بیدەین یان هەر هیچ نەدەین و بوەستین تا پارە دێ، یان بەلایەنی کەم هەوڵ بدەین سیستەمێک دابنین کە جۆرێک لە دادپەروەری تێدا بێ، بەڵام فەرمانبەران مانگانە لە کاتی خۆی شتێک وەربگرن. ئەوەی کە ئێمە لەو کۆبوونەوانە تەکیدمان کردەوە، یەکەمیان ئەوەیە کە هێزەکانی پێشمەرگە و هێزە چەکدارەکان بە هیچ شێوێک ئەم بڕیارە نەیانگرێتەوە. ئەمە پێم وایە تەزبیت وە لە لای حکوومەت کە ئەم بڕیاری پاشەکەوتکردنی یان ئیدیخارکردنی موچە هێزەکانی چەکدار ناگرێتەوە، تەنها بۆ با بڵێن فەرمانبەرانی مەدەنیە شارستانیە. ئەمە خاڵیەک. خاڵی دووەم، ئەو فەرمانبەرانەی هەرێمی کوردستان کە موچەکەیان زۆر کەمەواتە لە خوار 500,000 دینارە، ئەمەش هیچ با بڵێن پاشەکەوتێک ئیدیخارێک نەیانگرێتەوە. پێم وایە ئەوەش تەزبیت بووە. ئەوەی دەمێنێتەوە پلەکانی ترن. ئێمە جەنابتان دەزانن بەپێی سولەمی ڕەواتب 10 پلەی وەزیفیمان هەیە، زائیدەن پلە تایبەتەکان بە ئەلفوبا و ئەوانەی وەزیر و پەرلەمانتار. واتە ئەم 10 پلەیەش جۆرێک لە دادی تێدا بێ ئەوەی کە پلەی دەیە کە موچەکەی با بڵێن یان پلەی 9 یان پلەی 8 موچەکەی لە 500 بەسەرەوەیە ڕێژەیەک بۆی ئیدیخار بکرێ، پاشەکەوت بکرێ. ئینجا کە دێتە پلەی 7 و 6. ئەمە وەکو بە جەنابتم گوت بۆیش سەرەتا و قسەیەم کرد، ئەم ڕێژەیە حکوومەت بڕیارێدا پێشنیاز هەبوو. مەسەلەن ئەخزایی چۆنەنە لەبەرەوەی ئیشی من نییە، من وەکو پەرلەمانتارێک ئیشی خۆم دەزانم. ئەم بابەتای ڕێژە دیاریکردن 20 دەیە 15 طبعاً، بەڵام مەبدەئەکە تەحدید کرا لەوێ و ئەو مەبدەئە چۆن بوو. من مەبدەئەکەت بۆ باسەکەم. مەبدەئەکە ئەوەیە کە پلە 10 پلە 8 پلە 7 بە تەسەسول بێتە خوارێ لە 100 10 لە 100 15 لە 100 20 لە 100 30 لە 100 40 لە 100 50 لە 100 60 ئەوها بێتە خوار تا دەگاتە پلەی تایبەت. ئەوەندەی ئێمە لێ ینی گەیشتە 70 لە 100 ئەوەی کە بۆ پلەی تایبەت با بڵێن ئیدیخار دەکرێت. مەبەستم پەرلەمانتار و وەزیر و پلە تایبەتەکانە. یعنی واتە مەبدەئەکە چییە؟ مەبدەئەکە ئەوەیە ئەوەی کە فەرمانبەری ئاساییە، ئەوەی کە موچەکەی کەمە کەمترین ئازاری پێبگا،
کەمترین لێ ئیدیخارکردن بیگرێتەوە بەڵام ئەوەی پلە بەرزەکانە و موچەکەی زۆرە زۆرترین با بڵین پاشەکەوت ئیدیخاری بۆ بکرێ واتە چەند مەبدەئێک بوو یەکەمیان پلە سلکی عسکەری ناگرێتەوە دووەمیان کەمترین ئازار بە موچەخۆرەکانی یاسایی بگا سێمیان ئەمە یعنی چەند جار تەکید کراوەتەوە ئەمە ئیجراءەکی ئیضطراری زۆر لە ناکاوی ناچاریە حکوومەت دەیگرێتە بەر بۆی بتوانێت کە فەرمانبەرانی هەرێم شتێکیان لەبەردەست دێ نەک هیچیان لەبەردەست نەبێ کاتیە تەنها پاشەکەوتکردنە لە باشبوونی دۆخی دارایی هەرێمی کوردستان ئەو داهات ئەو پارانە بۆ ئەو فەرمانبەرانە دەگەڕێنەوە ئەوە مەبدەئەکان بوون کە لەو کۆبوونەوەی ئێمە لە هۆڵی شەید سەعد عەبدوڵڵا بەشداریمان کرد بەم شێوەیە بوو وردەکاری تر چۆن گۆڕانکاری دێ چۆنە ئەمە پەیوەستە بە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران کە بریارە لە هەفتەی داهاتوو ئەنجام بدرێت باش دکتۆر خۆ داماژت پێکردو ئەم بڕیارێکی زۆر لە ناکاو و بڕیارێکی پەلە وەزعەکە ئەوەی کردووە کە ئەم بڕیارە دەربکەن بەس پێدوان نییە ئەم دۆخە ئەم وەزعی ئێستەی هەرێمی کوردستان پێویستی بۆ بێ پێشتر لە پرۆژەکەشتانە باستان کردبوو بۆ نمونە زۆرێک دەپرسن ئەی خاڵە سنووریەکان ئەی ئەو هەموو موچەخۆرە بندیوارە هەموو ئەمانی دیکە پلە تایبەتەکان لە پێشا لەمانە دەستیان پێ بکردایە بۆ لەسەر فەرمانبەرانی ئاسایی ڕاستە ئەمە داهانی مانای وایە کە ئەگەر ئەم بڕیارە دەرچوو بەڵێ قسەکەت دروستە 100% مانای وایە کە ئەم بڕیارە دەرچوو معنایەوە نییە ئێمە تەواو ئیتر تەسلیمە بین و دادەنیشین نابی هیچ بڕیاری تر دەرچی بۆ ئەگەداری جەنابێت بەڵێ لە پلە تایبەتیەکان دەستی پێکرد و یەکێک لە بڕیارەکان لەو 21 بڕیاری حکوومەت دەری کرد ئەوە بوو 100% دەرماڵی پەرلەمانتارانی بڕی 50% دەرماڵی وەزیرەکانی بڕی ینی معاشی پەرلەمانتار لە 8 میلیۆن هاتە 5 میلیۆن ئێستا بەو بڕینە لەوانەیە 2 میلیۆنێکی بۆ بمێنێتەوە مانای وایە لە پلە باڵاکان دەستی پێکردەوە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم هەر چاکسازیەک هەر تەقەشوفێک هەر ئیدارەدانێکی قەیران کە من پێڵم ئیدارەی ئەزمە پێویستە دووموچەیی بندیوار مەسلەی ڕێخستنەوەی گومرگەکان مەسلەی باجەکان مەسلەی ڕسوماتەکان جیبایی حکوومەت خەدەماتەکان تەرشیقی حکوومەت کەمکردنەوەی هەیکەلێتی حکوومەت پێداچوونەوە بە نەسریەی دەوائر مەسەلەکانی تری پەیوەست بە کارەبا و ئەو تەمویلە زۆرەی بۆ کارەبا دەکرێت لەسەروی هەر هەمووشیانەوە زەبطکردن و مەسەلەی شەفافیەتی نەوت بەبۆڕی نەوت بە تانکەر مستەودەعات داهاتەکانیان بۆ چێ دەڕوا چۆنی حالەی تەندەر دەکرێن هەموو ئەوانە ئینشاڵڵا لە چەند ڕۆژی داهاتوو دەیبینن حکوومەت بڕیاری لەسەر دەردەکات چۆن لە داهاتوو نییە نەدەبوو لە سەرتاوە لەمانەوە دەست پێ بکەن لە سەرتاوە لەمانە دەست پێ بکەن قوربان ئەگەر ئاگاداربی لەو 21 بڕیاری دەرچوون لە زۆر لایەنەوە دەستی پێکرد لە پلە تایبەتەکان دەست پێکرد کۆمەڵێک بڕیار دەرچوون تایبەت بە کارەبا کۆمەڵێک بڕیار دەرچوون تایبەت بۆ نمونە بڕیار دەرچووە کە لەمە دوا گۆڕینەوەی پارە لە دۆلار بۆ دینار بە لیژنە دەبێت بڕیار دەرچووە کە دەبێت کارەبای تەجاوز بڕێ لیژنەی بۆ پێکاتەوە بڕیار دەرچووە کە پارەی بەرپرسەکان لە شوقەکان ناسی دەبڕێ بڕیار دەرچووە مەعاوەمەکان لەمە دوا بەس موچەی بنەڕەتی وەردەگرن بڕیار دەرچووە دەبێت قەرزی 721 ملیارەکە بگەڕێتەوە بڕیار دەرچووە کە ئەو یەکەکان نیشتە جێبوون کە مەشمولن بە سندۆقی نیشتە جێبوون لەسەریان تاپۆ بکرێن بڕیار دەرچووە کۆمەڵێک بڕیار دەرچووە پەیوەست بە هەموو سێکتەرەکان بڕیار دەرچووە مەسفای گەورە دابەزرێن لە هەر سێ شارەکە من دڵنیام لە چەند ڕۆژی داهاتووش کۆمەڵێک بڕیاری باش دەردەچن بەڵام قسەکە لەوە نییە کە سزای فەرمانبەرانی هەرێم درابێ نە بە هیچ شێوەیەک ئەوە نییە هەمیشە ئێمە دەڵێینەوە کە ئەوەی ئەمە تەنها حاڵەتێکی ناچاریە حکوومەت دەڵێ من بە ئێمەی گوتووە کاکە ئێمە پارەمان نییە موچەی تەواویان بدەین ئایا هیچ نەدەین باشترە یان شتێک بدەین تاوەکو وەزعەکە لەو 4-5 مانگەی داهاتوو بیر لە حلولی جەوهەری دەکرێتەوە ئایا بەو داهاتانەی کە زیاد دەکرێت ئایا قەرز دەکەین ئایا ئەو سەرمایەدارانەی ناوخۆمان و حزبەکانی خۆمان دێن کۆمەڵێک پارە دەینن و دەتوانرێت لەم قەیران دەرچین ئایا سعری نەفت بەسەر دەکەوێتەوە ئایا وڵاتانی دنیا هاوکاریمان دەکەن بەڵام ئەمە لە حاڵەتێکی سەخت داین ئەگەر چیتر شتێک نەکەوێتە گیرفانی خەڵکی هەژار و کەم دەرامەت ناتوانێت خۆی ڕابگرێ خۆ ئەوە پارەی پاشەکەوت کراوی نییە تاوەکو بتوانێت کرێخانووی هەیە مەسرەفی منداڵی هەیە خواردن و جلوبەرگی ڕۆژانەی هەیە ئەگەر شتێک مەسەلەن باشە تۆ 800,000 معاشتا ئەگەر 800,000 هیچ وەرنەگری یان 600,000 شتێک وەرگری تاوەکو
وەکو ئیدراعی کاتی ئەو 200,000 تریش لەسەر حیسابت دەبێت لۆش دەکرێتە چەکێک من ناڵێم ئەمە کارێکی باشە خۆزگا نەخوازراوە خۆزگا ڕووی نەدا بایە بەڵام ئەمە ئیزرائێکی حکوومەتە کردوێتی و بۆ ئاگاداریشتان لە ناو راپۆرتەکەی ئێمە کە من لەگەڵ برام گۆران کردومانە ئێمە باسی چاکسازیمان کردووە لە سێکتەری نەوت کارەبا ڕسومات ئەمانە لە چۆن کارەبا و نەوت و خاڵە گومرجیەکان و باج و ڕسومات ئەمە دەستی پێ دەکرێت ئەمە دەستی پێ دەکرێت بۆ ئاگاداری جەنابێت وەکو بە جەنابتم گوت چاوەڕوان دەستی پێکراوە 21 بڕیار دەرچووە من چاوەڕوانی ئەوم هەفتەی داهاتوو وەکو خۆیان ڕایان گەیاندووە تقریبان پرۆژەی 80 بڕیاریان لە بەردەستدایە جا چەندی خطۆی یەکەم دەردەکەن و جەنابەت دەزانی ئەم پرۆسەیەکی بەردەوامە ئەم ڕۆژێکێک لە هەنگاوەکانی ترنرا کە پێشتر لەلایەن وەزارەتی مالیە و بەتایبەتیش برای بەڕێزمان کاکرێباز ئامادەکاری بۆ کرابوو کە پرۆژەیەکی باش بۆ چاکسازی لە ناو وەزارەتی مالیە وەکو نەخشە ڕێگایەک لە ڕووی گومرگەکان باج بانقەکان بە ئەلکترۆنیکردن کەمکردنەوەی هەیکەلیات هەموو ئەوانەی کە وەزارەتی مالیەکە کە لە وەزارەتە گرنگەکان ئەوڕۆ نەخشە ڕێگایەکە ڕاگەیەندرا چی تێدا باس کرابوو ئەم نەخشە ڕێگایە باسی گومرگەکان کرابوو باسی باجەکان کرابوو باسی هەیکەلێتی وەزارەت کرابوو باسی بانقەکان کرابوو باسی چۆنیەتی بە ئەلکترۆنیکردنی هەیکەلیەت و شێوازی مامەڵەی مالی و لایەنی اقتصادی و ئەمانە کرابوو معنای وایە خۆشبەختانە پرۆسەکە دەستی پێ کردووە بەڵام هێشتا لە لای ئێمە وەکو پەرلەمانتار پرۆسەکە لە ژێر چاودێریدایە ئایا ئەم پرۆسەیە بەردەوامە بێ ئایا دەست بۆ هەموو سێکتەرەکان دەبن با من بە جەنابەت بڵێم قوربان ئەگەر بمانەوە پرۆسەیە سەرکەوتوو بێ یەک دەبێ جەوی سیاسی هادئ بکرێتەوە پەیوەندی نێوان هێزە سیاسیەکان بگەڕێتەوە دۆخێکی طەبیعی دوو دەبێ پەرلەمان جلسەکان و دانیشتەکانی خۆی دەست پێ بکاتەوە سێ دەبێ خەڵکی پاک و دڵسۆز خەڵکی ڕابردوو پاک نەک خەڵکی گەندەڵ چاکسازی بکەن چوار دەبێ دەست بۆ هەموو سێکتەرەکان ببردرێ هیچ شوێنێک هیچ سێکتەرێک بەنەوتەوە بە کارەبایەوە بە هەمویانەوە مقدس نەبێ خەتی سوور نەبێ دەبێ هەمووی خازع بێ بۆ پرۆسەی چاکسازی و بڕیاردان و ئیجراعات و هەروەها دەبێ هەیکەلێتی حکوومەت کەم بکرێتەوە و دەبێ ئەم پرۆسەیە لە چوارچێوەیەکی نیشتیمانی دوور لە دەستکەوتی حیزبی دوور لە دەستکەوتی کەسی بە شێوازێک کە لە نەتیجەدا هەمووی بڕیاردان بێ بۆ خزمەتی خەڵکی کوردستان بۆ ئەوەی ئێمە لەم قۆناغە سەختەی تێکەوتوین دەرباز ببین بۆ ئەوەی لەم تەحەدیە بەهێزەی کە ڕوبەڕووی وڵاتەکەمان بووتەوە بتوانین خۆمان ڕابگرین و نەشکەین من دڵنیام لەوەی ئەگەر ئیرادەیەکی سیاسی بەهێزە بێ ئێمە بەشی ئەوەی داهات و بەشی ئەوەی خێروبێر لە وڵاتە هەیە بەشی ئەوەش خۆڕاگری میلەتەکەمان هەیە کە بتوانین لە بەرامبەر ئەم قەیرانە سەختە خۆمان ڕابگرین باش دکتۆر وەکو پەرلەمانتارێک پرسیارێک ینی خۆ داماژت بۆ کردوتە پرۆژە چاکسازیەکە پلە تایبەتەکانیشی گرتوتەوە بۆ نمونە وەک پەرلەمانتارێن پرسیارەکەم تا چەندم پرۆژەیەکە وەک خۆت باسە کرد پرۆژەیەکی چاکسازی گشتگیر بێت و منطقی بێت پەرلەمانتارێک بۆ نمونە کرێچی نەبێت ئەوەندە ملیۆن وەربگرێت ینی بە هەموو کەمکردنەکانیشەوە ڕەنگە 3 ملیۆنێک وەربگرێت مامۆستایەک بە خێزانەوە و کرێچی بێت 300 بۆ 400,000 دینار وەربگرێت زانی چۆنە طبعا جارێ پێش هەموو شتێک ئەو پرۆسەی چاکسازی خەریکە بێتە پرۆسەیەکی هەمالایەنە چونکە بە سوپاسەوە برادەرانمان لێگرت و ئیسلامیش پرۆژەیەکیان پێشکەش کرد پەرلەمانتاران لە حکوومەت ئەکادیمیەکان یعنی ئەم پرۆسەیە خەریکە بێتە هەمی هەمووان و ئەوەی ماوە کە منەظەماتی مجتەمەعی مەدەنی و ئیعلام و ئەمانەش هاوکار بن بۆ ئەوەی پرۆسەکە لە چوارچێوەیەکی تەسک دەربهێنین و وەکو خەمێکی نیشتیمان سەیری بکەین بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە کە حکوومەت ئەم پرسە وەکو استراتیژێک وەکو نەخشە ڕێگایەک دابنێ سەبارەت بە مەسەلەی موچە بۆ پلە باڵاکان چەندی کەم بکرێتەوە ئێمە پشتیوانی دەکەین چەندی کەم بکرێتەوە تا حەدی نەمان ئێمە پشتیوانی دەکەین بۆ خۆتان داوای ئەمە ناکەن ئەوەی بەلای داوای ئەمە ناکەن ئێوە بۆ خۆتان نوێنەری خەڵکن بۆ داوای ئەمە ناکەن بەڵێ داوامان کردووە وەکو بە جەنابتم گورت ئێستا بە پێی ئەوەی ئەگەر ئێستا بڕیارە تەطبیق بکرێ موچەی پەرلەمانتار لە 8 ملیۆنەوە دەبێتە 2,400,000 دینار باش 2,400,000 دینار لە 8 ملیۆنەوە دەبێتە 2,400,000
300,000 دینار معنای وایە گۆڕانکاریەک بەڕێوەیە بەڵام ئەمە هەنگاو بە هەنگاو بەڕێوە دەڕوا و ئەوەی بەلای ئێمەوە گرنگە ئەوەیە پێدوانێت دەبوو زیاتر کەم بکرێتەوە هاوتا بکرانە بە جۆرە لە جۆرەکان وا بکرایە جۆرێک لە نزیکی هەبووە لە نێوان ئەم موچانەیە ینی هەر بە تێڕوانین لە ژیان و گوزەرانی هاوڵاتی ئەم هەرێمە فەرمانبەرانی ئەم هەرێمە کە تۆ پلەدا 10% کەمەکەیەوە دێی بەرامبەر ئەوە تو بە ڕێژەوەری دەگری 70% لە پلەی تایبەت کەم دەکەیەوە معنای وایە تۆ هەوڵت داوە جۆرێک لە دادپەروەری بەڵام دادپەروەری ڕەها بەس لە لای خوای گەورە هەیە لە لای ئینسان نییە هیوادارم بتوانین ئەگەر پێمان بکرێت زیاتر دادپەروەری دەستە بەر بکەین هیوادارم و داواکارم زیاتر کەمیکەنەوە چونکە بەڕاستی ئێستا ئەوەی بەلای ئێمەوە گرنگە دڵی خەڵکی کوردستانە لە لای ئێمە گرنگە متمانەی خەڵکی کوردستانە ئەو دەسەڵاتەی ئێمە ئەو حکوومەتەی ئێمە دەبێت هەرچی بکات هەوڵ بدا متمانەی خەڵکی کوردستان بەدەست بهێنێ وە چونکە بەم دۆخە سیاسی ئێستا دروست بە جۆرێک ئەم متمانەیە کێشەی تێکەوتووە یەک لەلایەکەوە بە شێوازێک بە ڕێتمێک بە ئاوازێک دەخوێنێ لەلایەکتر بە ئاوازێکی تر وەکو لە یەکێک لە پرسیارەکانی جەنابیشت گوتم دەبێ ئێمە ئەم جەوە سیاسیە هێمن بکەینەوە خۆشبەختانە ئێستا خەریکە هەنگاو دەچینە پێش و ئینشاءڵڵا لە هەفتەی داهاتوو چەند هەفتەی داهاتوو هەوڵ بدرێ پەیوەندی سیاسیەکان لە نێوان هێزە سیاسیەکان باشتر بکرێت بە دڵنیایی ئەمە زەمینەی چاکسازی و بڕیاردانی باشتر بۆ حکوومەت و بۆ لایەنە سیاسیەکان دەرەخسێنێ کە ئێمە بتوانین باشتر کۆنتڕۆلی وەزعەکە بکەین لە ڕووی مالی. دکتۆر ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان داهاتی مانگانەی نزیکی 500 ملیار دینار بێت و بتوانێت بە تەنها موچەی فەرمانبەران ئەو ڕێژەیەک لە موچەی فەرمانبەران بە تەنها دابین کات ئەی لایەنەکانی دیکە یعنی ئەم وڵاتە بەبێ هیچ پارەی بەڕێوە دەبرێت ئاوا دەگوزارێت ڕووکردنەوەیەک بۆ جەناب بدەم جارێ ئێمە ئەڵێین داهاتی نەوت و مشتەقاتی نەوت بە بۆری و بەتانکەر ئەمە بەم شێوەیە بەڵام ئێمە لە بەرامبەر ئەوە داهاتێکی تریشمانێ پێ دەگوترێت ئەمە ناومان لێناو داهاتی ناوخۆیی کە بریتە لە داهاتی گومرگەکان لە باج لە داهاتی کارەبا و ڕسومات و ئەوە چەنە نزیکی چەنە ئەوە ناوخۆیی بابەتانە کە بەپێی ئەوەی بە ئێمە گوتراوە تەوانە من با قسێک پێ بڵێم من وەکو پەرلەمانتارێک دەبێ بڵێم بەپێی وتەی حکوومەت گوتویانە مانگانە ئێستا لە 140 ملیارە و ڕۆژ بە ڕۆژیش لە کەمبوونەوەدایە و لەو بڕەش بەشێکی زۆری بەچەکە واتە پارەی نەقدی نییە سیولە نییە مانای وایە 900 کەمتر ملیار دیناری نەقدی هەیە ئەمەش بۆچی دەڕوا بۆ نەخۆشخانەکان بۆ خاوێنکردنەوەی شارەکان بۆ سزنەکان و خواردنیان بۆ نەسریەی دەوائیرەکان بۆ ئەوەی ناو جەنابت لێ ناکە بەڕێوەبردننی ڕۆژانەی هەرێمی کوردستان بە هەموو قسمی داخیلیەکانتی بە هەموو وردەکاری و تەفاسیلەکانیەوە مانای وایە ئەمە بەم شێوەیە معالەجە دەکرێت ئەوەی تریان ئێستا حکوومەت دەبێت چی بکات بە ئەم قسەیە گرنگە تەواوی ئێمە تەکیدمان لەوە کردەوە لە هەموو کۆبوونەوەکان لەم قۆناغا ئەگەر بڕێک لە پارەی فەرمانبەران ئیدخارەکات وەکو ئەڵێن پاشەکەوتەکە دەبێت لە بەرامبەریش سعری بازار و کۆمەڵێک مەسائیلی جەوهەری حیاتی هەیە بۆ هاوڵاتیان بێ نرخەکانیان دابەزێنێ بۆ ئەوی ئەو کە پێشتر 800 وەرەگر ئێستا 600 وەرەگرێ ئەو 600 بارتەقای 800ەکە بکاتەوە لەوانەش نرخی عیادەکان پشکنینەکان دەرمانەکان نەشتەرگەریەکان مەسەلەی کرێی خانوو مەسەلەی کرێی خوێندن و چی و ئەو تەفاسیل وردەکاریانەی ترکە نامەوێ بچمە ناو وردەکاری دەبێ هەوڵ دە حکوومەت تەدەخولی بکە ئەوەی بە ئێمە گوتراوە لە ئایندێکی نزیک وەزارەتی تەندروستی و ئەو قسەی لە سەرزاری وەزیری تەندروستی گوتراوە کە لە ئایندێکی نزیک سعری عیادە و ئەوەی پەیوەندی بەلایەنی طبی و دەرمان و تەندروستیەوە هەیە ئەمانە نرخێکی باش دابەزێنرێ بە تەنسیق لەگەڵ سەندیکای پزیشکان و دەرمانسازان و ئەمانە ئەوەی تر حکوومەت سەرقاڵی ئەوەیە لەکوێ دەتوانێت دەست بۆ بات تۆزێک باری سەختی سەرشانی هاوڵاتیانی کەم دەرامەت کەم بکاتەوە بۆ ئەوەی تەوازنێک لە بینی ئەم لەو پارەیکەوی و پاشەکەوتەکرد لەگەڵ ئەو بڕی وەرەگرێ بتوانێت پێی بژیت لە هەمووشی گرنگتر ئەوەیە هەموو ئەمەی دەیکەین لە پێناوی ئامانجێکی گەورەیە ئەویش بتوانرێ مانگانە لە کاتی خۆی پارە بدرێتە پێشمەرگە و ئەو بڕش کە دەمێنێتەوە بدرێتە فەرمانبەرانی هەرێمی کوردستان واتە ئەمەی دەیڵێم حاڵەتێکی دیسان تاکی دەکەم لە ناکاوە ئیستراریە
نەخوازراوە هیوادارم زۆر موقت بێ بەڵام ئەوەش کە گرینگە لێرە بیڵێم ئەوەیە هیوادارم ئەو شکستەی ئێستا تووشی بووین بەهۆی هەموو ئەو دۆخانی هاتە پێش لە پێش هەمووشیان خراپ ئیدارەدانی وڵاتی خۆمان بووە لە پێش هەمووشیان ئەوە بووە کە ئێمە نەمانتوانیوە سەرچاوی ترین نانەوتی بدۆزینەوە بۆ خۆمان کە وڵاتێکی دەوڵەمەندین لە زراعەت لە سیاحە لە سناعە لە معادن لە باز و گومرگ و رسومات لە مڵکی ماڵی دەوڵەت لە دوای ئەوەش مەسەلەی دابەزینی لە ناکاوی سعری نەوت بووە دوای ئەوەش شەڕی داعش زۆری ئاوارە پەیوەندی خراپەکانمان لە ڕووی ئابووری لەگەڵ بەغدا هەموو ئەوانە لەسەر یەک کەڵەکە بوون تووشی ئەو قەیرانەی کردین بەڵام ئێستا بۆ ئاگاداری جەنابەت مەسەلەی داهاتە ناوخۆییەکان ئەگەر بەرنامەیەکی تۆکمە هەبێ لە زەرائیب لە گەمارێک لە ئەو مڵک و ماڵانەی دەوڵەت کە مڵکی ئەزگار زۆری هەیە لە شارەوانی لە ئەوقاف بێکۆی کاتەوە ڕێژی خاتەوە من دڵنیام داهاتەکە ناوخۆیەکانمان زۆر زۆر زیاتر دەبێت لەوەی کە ئێستا هەیە مەسەلەی شەفافیت و مەسەلەی بوونی محاسبە و لێپرسینەوە وا دەکات کە ئەم وڵاتە لەوانەیە ببێتە دەرفەتێکی باشیش کە بۆ ئایندا ئێمە ئەو قۆناغە سەختە جارێکی تر دووبارە نەبێتەوە کوڕەکانی ئێمە منداڵەکانی ئێمە کچەکانی ئێمە نەوەکانی ئێمە لە وڵاتێک بژین کە جۆرێک لە جۆرەکان هەموو ڕۆژێ لە ژێر هەڕەشەی ئەوەدا نەبێت کە نەوت دابەزی ئێمە تووشی ئەم حاڵە بیت چونکە دڵنیا ناتوانێت دکتۆر لێرە پرسیارێکەیە دابەزیوە سبەی هەڵدەستێتەوە سبەی دادەبەزێتەوە دەبێت ئێمە جگە لە نەوت سەرچاوی دیکە بدۆزینەوە و دەبێت جگە لە نەوت هەوڵ دەین حکوومەتێکی بۆ ئەسەساتی ڕەشیدمانە بێ تۆ سیرکە پارێزگایەکی وەکو بەسڕا نزیکەی هەرێمی کوردستانە بەس بام قسێتەوە بکەم پارێزگایەکی وەکو بەسڕا نزیکەی هەرێمی کوردستانە سێ بەڕێوەبەرایەتی گشتی لێیە پەروەردە تەندروستی زراعە بەڵام بەس لە هەولێر 21 بەڕێوەبەرایەتی گشتیە لە سلێمانی 21 هەیە لە دۆک 19 هەیە ئاخر ئەم هەموو بەڕێوەبەرایەتی گشتیەوە ئەو هەموو دەوائیر و ئەو هەموو بینایی بەکرێ و ئەو هەموو هەیکەلە قورسە قەڵەوەی حکوومەت بۆچیمانە دەبێ بین ڕێژی خینەوە ئەو هەموو بندیوارەی من دڵنیا دەکەم ئەگەر ملیۆنێک و 400,000 فەرمانبەرمان هەیە 873 ملیار دۆلار مانگانە پێویستمانە بەڵام من دڵنیا دەکەمەوە ئەگەر بێت و دووموچەیی و بندیوار و زەبط و ڕەبتی دەوائیر و بکرێتە سیستەمێکی باش بۆ ئەمە من دڵنیام نیوەی ئەو فەرمانبەرانە لەوانەیە زیادیش بن بۆیە ئێمە دەتوانین بەڵام هەندێک شتەیە عاجلە دەبێت ئێستا بیکەین هەندێک شتەیە ئێمە دەتوانین لە 3-4 مانگی تر بگەڕینەوە سەر دۆخی طبیعی خۆمان واتە کاتێک کە تۆ ئیجرایەکی موقت دەگریە بەر ئەمە ڕێگرنیە لەوەی کە تۆ ئیجرایی دیکەی زۆر درێژخایەن و استراتیژی و گرنگ و ئیجراعات و پێویستمان بەوەیە باقەکانمان ڕێخینەوە دەواازە سنوورەکانمان ڕێخینەوە سەرچاوەکانی زەرائیب و ڕسوماتمان ڕێخینەوە باشەکەوا بێ ئێمە هیچمان دکتۆر ئەی ئێمە چیمان ڕێخستۆتەوە چیمان وەکو پێویست بووە لەم 24-25 ساڵە ئێمە چیمان کردووە ینی هەموو ئەو شتانە تۆ ئاماژت پێکرد دەڵێ ئێمانە هەمووی دەبێت ڕێ بخرێنەوە چا بکرێنەوە و بە سیستەم بکرێن و وەکو پێویست مامەڵیان لەگەڵانە کراوە ئێمە لەم 24-25 ساڵە چیمان کردووە ینی حکوومەتی هەرێمی کوردستان چی کردووە ئەگەر بڵێم حکوومەتی هەرێم هیچی نەکردووە پێم وایە جۆرێک لە بێویژدانیە چونکە ئەم وڵاتە ئەگەر بڵێ شتی کردووە جەنابەت و بەڵام ئەگەر بڵین بگەڕێینەوە بۆ ڕابردوو هەر کەم و کوڕیەکان باسکەین و پەنجەدا بنێن سەریان دنیایەک کەم و کوڕیمان هەبووە دنیایەک بە هەدەردان و گەندەڵیمان هەبووە دنیایەک بێسەر و بەری و نابەرپرسیارەتی هەبووە لەم وڵاتە بەڵێ ئەوانەمان هەبووە بەڵام وەکو باسم کرد ئێمە بە هەڵوا گوتن دەممان شیرین نابێ هەر بڵین و بڵین و بڵینەوە دوێنێ وامان کرد و ئەگەر وانە بواە وا دەبوو چیمان دەستکەوت هاوڵاتیەکی ژیرفان بەتاڵی قوربەسەر چی دەستکەوت ئێستا کاتی ئەوەیە هەمومان بینە مەیدان شام بدەینە بەر پرسیارەتەکە بە جورئەتیشەوە دام بە کەم و کوڕیەکانی خۆمان دابنین ئیتر دەست پێ بکەین بڵین پێشنیازمان ئەوەیە پرۆژەمان ئەوەیە تەرحمان ئەوەیە تەسەوراتمان ئەوەیە بۆیە ئێستا دەبێت تەرحی ئەفکاری نوێ بکەین ئەم وڵاتە بینا بکەینەوە باشە ئەگەر بەیانی ئەم وڵاتە تووشی هەلاکەت بوو تووشی ڕوخان بوو لە هەر هەمومان تێکەچێ ئێمە هەموو هەلاکەت نییە ئەوەی لە هەرێما گوزەرە هەلاکەت نییە ئەوەی لە هەرێما گوزەرە هەلاکەت نییە من دڵنیات دەکەم بۆ خەڵکی کوردستانیش دەڵێم لە ڕێی جەنابەت و تەلەڤیزیۆنەکەتانەوە من دڵنیات دەکەم گەلی کوردستان گەلێکی خۆڕاگرا
گەلێکی بە تەحملیشە دڵنیا دەکەم ئێمە ئەگەر بە ئیرادەیەکی سیاسی ڕاستەقینە بە پشتیوانی هەموو هێزە سیاسیەکان و خەڵکی کوردستان بە عەقڵێکی کراوە من دڵنیام ئێمە دەتوانین هەڵسینەوە زۆر باشتریش لە جاران هەڵبستینەوە و بینایی وڵاتێکی نوێ لەسەر بنەمای کۆمەڵێک پرێنسیپی باشی سەروەری یاسا و بەڵام هەلاکەتیان و دامەزراوەییکردن بینادبینەوە بەڵام قورسە من دەزانم ئازاری زۆر زۆر گەورەی هەیە بەڵام نابێ بێ ئومێد بین ئەم وڵاتە هی ئێمەیە دەستی لێ بەردەین ینی خوێنمان لە پێناوی ڕشتووە هەر لە شەڕی داعش 1300 شەهیدمان داوە 6-7 بریندارمان هەیە ئێستا بە هەزاران پێشمەرگە لەم سەرمایی کە ئێستا لە هەولێر دەرەجەی حرارە سفرە ئەی دەبێت لەم شوێنانە دەرەجەی حرارە چەند بێ سینجیان داوەتە گولا بەم شەوە ناخەون لە پێناوی ئەم هەموو پاشەکەوتە دەبێشی ئەوە جورئەتمان هەبێ بەشی ئەوە خۆراگریمان هەبێ ئەم وڵاتان لەدەست نەدەین و بتوانین بیپارێزین و هەڵیستێنینەوە من دڵنیاشم دەتوانین ئەمە بکەین. باش دکتۆر ئەم هەموو قەرزە لە لای حکومەت موچی 3-4 مانگی فەرمانبەران دوایی هەندێکی دیکەشیان بۆ پاشەکەوتەکەن بۆ لەمەوە دووە ئەمەوە حکومەتی هەرێمی کوردستان توانی مانگانە بەشێک لە موچە بە فەرمانبەران دوای ئەم قەرزانە چۆنە درێتەوە ئەم هەموو قەرزە لە ملی حکومەت پێشتر دەوترا حکومەتی هەرێمی کوردستان نزیکەی 20 میلیارد دلار قەرزارە کێ ئەتوانین ئەم قەرزانە بینەوە چۆن ئەتوانین ئەم هەموو قەرزە بینەوە ئەم حکومەتە ئەتوانێ ئیرادەی ئەم هەموو قەرزە بکات سەبارەت بەوەی کە ئایا لە داهاتوو چی دەگوزارێت جەناب دەزانی ئێمە لەوانێت تا مەودایەکی درێژ نەتوانین داهاتەکانی خۆمان عکس بکەینەوە بڵین 70% دەکەینە داهاتی زراعی و گەمارگ و زەراعی بوو ئەمانە 30% دەکەینە نەوت لەوانێت تا مەودایەکی درێژ ئەمەش تەبیعەتەکەەوە خۆمان ڕاهێنا بوو هەر لەسەر نەوت بێ خۆ وەکو بە جەنابتم گوت سعری نەوت لە هەشتاکانیش زۆر دابەزی لە 90ەکانیش زۆر دابەزی بەڵام هەڵسایەوە من دڵنیام ئێستاش هەڵدەستێتەوە بەڵام مانگێکی تر سێ مانگی تر ساڵێکی تر نازانین و شەڕێکی سیاسی شەهر بۆ ئاگاداری جەنابان لەسەر سعری نەوت دەکرێت بەڵام من دڵنیاشم جارێکی تر داش دەبەزێتەوە بۆیە من ڕەشبی نیم ئێمە وڵاتێکی دەوڵەمەندین ئێمە وڵاتێکین دەتوانین لەسەر پێی خۆمان بوەستینەوە بەڵام لەوانەیە پێویستمان بەکاتە بێ بەڵام ئەوەی ئێمە لە کۆبوونەوەکانمان لەو ماوەیە لەگەڵ حکوومەت زمانی ئەوەی داوە بە هەر شێوازێک بێ بە هەر نرخێک بێ لەسەر و بەندی ئامادەکاری ئەوەدان کە بە هیچ شێوەیەک حەقی یەک دیناری هاوڵاتیانی هەرێمی کوردستان نافەوتێ لەوانەیە دواب بکەوێت پرسیارەکە ئەوەیە چۆن حەقیان پارێزراوە ینی پرسیارەکە ئەوەیە ئەم هەموو قەرزە ئەگەر سیرکە تۆ ئەتۆ لەوە دانێ کە یەکێک لە احتیمالەکانەوەی کە ئێمە سعری نەوت بەرز بێتەوە ئەوە لەوە دانێ کە بەرز نەبووە بەڵام وەکو بە جەنابتم گوت ئێمە وڵاتێکی دەوڵەمەندین ئێمە دەتوانین داهاتی زۆر و زەوەند بنیاد بنین و ئێستا لەسەر ئاستی دیبلۆماسیش لەسەر کۆمەلگای نێودەوڵەتی جموجۆڵی وا لە ئارەدای کە هاوکاری بکرین تۆ سیر کە وڵاتێکی وەکو یۆنان 100 میلیارد دلار قەرزدار بوو لەبەر ئەوەی بەشێک بوو لە ئیتحادی ئەوروپی لەوەی پارەی یۆرۆیەکە نەشکێکە و بڕیار دیابوو یۆرۆ واز لێبینێ 400 میلیارد یۆرۆ هاوکاریان کرد ئێمە مشکلەمانەوەی دەوڵەت نین ناتوانین پارە لێدەین ناتوانین قەرزی دەولی وەربگرین بەڵام ئێمەش لە جیاتی دنیا ئێستا شەڕی داعش دەکەین من دڵنیام کۆمەڵگای نێودەوڵەتی نایڵێ ئەم هەرێمە کە بووەتە منبەرێکی پۆڵاین بەرامبەر تیرۆریستێکی نێودەوڵەتی بشکێ بکەوێ بەڵام سەرۆکی حکوومەتەڵێ لەم کاتە هەرێمی کوردستان تەنیایە وانە؟ نا ئەو ڕۆژ سەرۆکی حکوومەت ڕایگەیان کە داوای لە کۆمەلگای نێودەوڵەتی کرد و ئەو ڕۆژش ئێمە لەو وەرکشۆپە دیسان ئەمە باسکرایەوە بەڕێز فواد حوسێنیش لێوە بوو تی بێ ئومێد مەبن و محاولات لە ئارادایە بەڵام لەسەر ئاستی ناوخۆ ئێمە نابێ پشت بە دنیا بەستین ئێستا تەنیا یا تەنیا نییە دەبێ پشت بە خۆمان بەستین من دڵنیا دەکەم نا ئێمە بۆ تەنیان کاکە ئێستا تەحالوفێکی دەولی هاوکاری ئێمەیە پشتیوانی ئێمەیە مووسڵ دووەمین شاری عێراق بوو سقوتی کرد هیچ دنیا دەنجی نەکرد بەڵام کاتێکە لە هەولێر نزیک بوونەوە هەر ئەم ڕۆژە کۆمەلگای نێودەوڵەتی هاتە سەرخەت ئێمە تەنانین بەڵام تۆ سیرکە من پێم وایە ئێمە بە پشتبەستن بە خۆمان بە وەکو بە جەنابتم کاکە ئێمە لەوانەیە بتوانین بە ماوەی 6-7 مانگی تر ئەگەر ئیرادەیەکی سیاسی دەبێ نیوەی فەرمانبەرانمان ئەسەن لەوانەیە بندیوار و دوو موچە و سێ موچەمان هەبێت چاچی بکەینەوە
ئەسڵەن هەیکەلی حکوومەتی خۆمان کەم بکەینەوە من کاتم زۆر کەماوە بمبورە ئەوانە نەدەین ئێمە دەتوانین داهاتی نوێ دەست بخەین. باش کاتم زۆر کەماوە ئەم دو پرسیار ئەگەر بە کورتی وەڵام بیتەوە ئەمڕۆ جەگری دومی سکرتێری گشتی یەکێتی نیشتمانی کورسان ئاماژەی بەوە کرد کە ڕێگایەکی باش بۆ ئێستای هەرێمی کورسان ئەو پارانەی کە براون و پارەی ناحەڵاڵن و چوونەتە دەروی هەرێمی کوردستان داوا لە ئەنجومەنی یاسایشی نێودەوڵەتی بکرێت لە ڕێگەی پەرلەمانی عێراقەوە ئەم پارانە بێنرێنەوە بۆ هەرێمی کوردستان. تۆ سەبارەت بە ماڵێکی پارەی هەرێمی کوردستان هەیە؟ ئەم قسانەی بەڕێز دکتۆر بەرهەم بۆ من جێگای سەر سۆرمان بوو بە سەراحەت، چونکە بەڕێز دکتۆر بەرهەم لە هێزال جێگری سکرتێری یەکێتیە سەرۆکی حکوومەت بووە، هەمیشە لە پۆستی باڵادا بووە. پێم وایە ئەگەر ئەم پارە زەبەلاحە هەبووە بۆچێ تا ئێستا بێدەنگی لێکراوە و دوارێ ڕێکارەکانی گەڕانەوەی پارە بەم شێوەیە نییە کە باسکراوە. ئەمە ڕێکاری قانونی خۆی هەیە، شەکوا هەیە، دەبێت شەخسەکان دیاریکراوە بن لەکوێیە، لە چ بانقێکە. ئینجا ئەم وڵاتە داوا لەم وڵاتە دەکە پارەکان دەستی بەسەردا بگیرێ و ئەمە بە ڕێگای ناڕەوا ڕۆیشتووە. مەسائلی مەحاکمم پێم وانە ئەم مەسەلەی لە ڕێگای ئەنجومەنی ئاسایش چارەسەر بکرێت. بەڵام دەنجی خۆم دەخەمە پاڵ دەنجی کاکتۆر بەرهەم، هەر کەسێک پارەی ئەم وڵاتەی دزی بێ لە هەر پۆست و پلە و پایەیەکدا بێ پێویستە پێی بگوترێ من ئەینە لەکە هذا و ئەو پارەیە بگەڕێنرێتەوە. نەک هەر ئەوەش، من پێشنیاز دەکەم بۆ حکوومەتی هەرێمی کوردستان، بۆ لایەنە سیاسیەکان، ئێستا ڕۆژی ئەوەیە ئەگەر پارەیان هەیە دەوڵەمەندەکانی ئەم وڵاتە مەردانە بێنە مەیدان و پارەکانی خۆیان ڕۆژ لەمە سەختتر نابێ، پارەکانی خۆیان بخەنە گەڕ، تەسلیمی حکوومەتی بکەن، بە قەرزیش بێ هەر باشە بۆ ئەوەی بتوانین موچەی هاوڵاتیانی پێدەستە بەر بکەین. بەڵام هەر کەسێک پارەی ئەم وڵاتەی بردیە ئەمڕۆ نابیانی من دڵنیام لەوەی دادگای گەل خەڵکی کوردستان لێ قبول ناکە و من لەگەڵ ئەوەدام کە پارەی میلەت بۆ میلەت بگەڕێتەوە. زۆر باشە، سپاس بۆ دکتۆر فرسە سۆفی ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان. سپاس بۆی لەم پانۆرامایە لەگەڵمان بوویت.